لە ساڵیادی دامەزراندنی سوپای عێراقدا دەچمە گوندی عەسکەر لە سنووری ناحی ئاغجەلەری سەربەقەزای چەمچەماڵ زێدی 4 کەس لە دەستەی دامەزرێ نەرانی سوپای عێراقا. پاش زیاتر لە سەدەیەک لە دامەزراندنی سوپای عێراق خەڵکی گوندەکە مێژوویە و بەرپرسە سەربازیانەی گوندەکەیان بۆ پەیام دەجێڕنەوە کە جعفەر عەسکەری دیارترینیانە و کراوە بە وەزیری بەرگری ئەو کاتی حکوومەتی عێراق. ناوبرا و پاش بوونی بە وەزیری بەرگری چەندین جار سەردانی گوندەکەی خۆی کردووەتەوە و لە سەر ڕاستپاردەی ئەو بۆ یەکەمین جار لە نێوان ساڵانی 1933 بۆ 1934 قوتابخانە بۆ گوندەکە دروست کراوە. دوو برای تری هەبووە بە ناوی تەحسین، یەکیان بە ناوی عەلی. دوو برای تری هەبووە. دوای ئەوە کە کولیەی سەربازی لە ئەستەمبول تەواو ئەکات و بەشداری لە جەنگی ژیانی یەکەم لە 1914 ئەکات، پاشان ئەگەڕێتەوە بەغا. ئەم پیاوە هەڵەسێت لەگەڵ کۆمەڵی ئەفسەری ئازادی خواست. ئەمان بیرۆکەی دامەزرانی سوپای عێراقەکەن کە لە 1921 لە 6 کانون کۆبنەوەیەکەکەن. دوای ئەوە ئەم کۆبوونەوەی کە ئەمانەکەن بۆ دامەزرانی سوپای عێراق لە ماڵی ئیمام موسای کازم ئەم کۆبوونەوەی ئەکرێت کە بەشدارە بن لەم کۆبوونەوە. ئەم کۆبوونەوەی ئەکرێت و تەشکیلی سوپای عێراقەکەن. لە 1932 هاتۆتە عەسکەر لەگەڵ چەند کەسێکی سەربازیدا هاتووە، میوانی مامە عەبدوڵڵا بووە کە ئاکاتە باوکی عەلی عەسکەری. یەکێکی تر لە دەستەی دامەزرێ نەرانی سوپای عێراق بەکر سدقی عەسکەریە و یەکەمین جار لە سەراستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ساڵی 1936 با مەبەستی دروستکردنی دەوڵەتی کوردی یەکەمین کودەدای سەربازی ئەنجام داوە. پەیام ویستی یەکێک لە نەوەکانی جعفەر پاشا بدوێنێت، بەڵام لە ئێستادا هیچ نەوەیەکی لە گوندەکەدا لە ژیاندا نەماون و دوایین نەوەی ناوبرا و ئافرەتێک بووە بە ناوی فاتمە سەعید کە چەند ساڵێک لەمەوە بەرکۆچی دوایی کردووە. ئێستا ئەوان هیچ نەوەیشان لە گوندی عەسکەر نەماوە. ئەم خانووی لێ وەستاوی نەمەی پشتمان، ئەمە خانوو ماڵی دوانەوەی جعفەر پاشایە کە پورەفاتمی ناو بوو، خێزانی مەلاسمایل بوو کە بە مەلاسمایل لە شۆرە مەشهور بوو. تقریبا 5 ساڵ پێش ئێستا ئەمری خوای کرد. ئەمە ماڵ و خانووی دوانەوەی ئەوان بوو کە وەفاتی کردو، ئەمری خوای کردو. لە عەسکەر هیچ نەوەیشیان نەماوە، بەڵام ماویانن لە دەرەوەی وڵات لە قەتەر و ئوردنوانە. لە بەغاش شک نابم، یعنی باسەکەن ئەڵێن هەیەە، لە کەرکووکە دەڵێن هەیەە، بەڵام تۆزێ چەند پشتێک بەسەرا ڕۆشتەوەوانە ڕەبێ زێد و ئەوەی خۆیان لەبیر کرا لەبیر شوێتەوە یان نەمابێتن وەکو پێویست نازانن. بە گوێرەی سەرچاوە مێژوویەکان لە کۆی 14 کەسی دەستەی دامەزرێ نەرانی سوپای عێراق 8 کەسیان کورد بوون کە 4 لەوانە خەڵکی گوندی عەسکەر بوونە. لە 6 کانونی دووەمی ساڵی 1921 سوپای عێراقیان دامەزراند. هەمان ئەو سوپایی کە 4 لە دامەزرێنەرانی خەڵکی گوندی عەسکەر بوون بە شێوەیەک بەلاڕێدابرا کە لە سەرەتایی مانجی ئایاری ساڵی 1988 زیاتر لە 200 هاوڵاتی ئەم گوندەیان شەهید و ئەنفال کرد. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی عەسکەر لە سنووری ناحی ئاغجەلەر.